ماوەی دوو ڕۆژە شەقامی 100 مەتری هەردوو سایدە سەرەکیەکەی بە ڕووی شۆفێراندا کراوەتەوە. لە تاسووجە دەست پێ دەکات هەتا وەکو تانجەرۆ نزیک ناوگردان. ئەوەی کە هەیە شارۆنی سلێمانی باز لەوە دەکات کە تا ئێستا نزیکەی 26 کیلۆمەتری کراوەتەوە ئەوان لە کارکردندان بۆ ئەوی تەواوی شەقامەکە تەواو بکەن و بە تەواوەتی بکرێتەوە بە ڕووی شۆفێراندا. هەرچەندە مەراسیمی کردنەوەی بۆ نەکرا بەڵام هەردوو شەقامە سەرەکیەکە کراوەتەوە کە هەر سایدێکی لە 6 لین پێک دێت. لینی لای ڕاست لەگەڵ لینی لای چەپی شەقامەکە شۆفێران ناتوان هاتشۆی پیا بکەن، تەنها بە 4 لینی ناوەڕاستدا دەتوان شۆفێری بکەن. لینی لای ڕاست و چەپ بۆ حاڵەتی فریاگوزاریە کاتی تۆ لەسەر ئەم شەقامەی 100 کیلۆمەتر لێ دەخڕی لە کاتژمێرێکدا ئۆتۆمبیلەکە پەشی دەکرێت یاخود دەکوژێتەوە، دەتوانیت ڕاستەخۆ لا بیتە لای ڕاست کە نزیک بووی یاخود لای چەپ هەتا وەکو ئاسەنگی هاتچۆ لەسەر 4 لینە سەرەکیەی کاتچۆی پێدا دەکرێت دروست نەبێت، یاخود ئەگە حاڵەتێکی فریاگوزاری هەبوو وەکو ئۆتۆمبیلی ئاکر کوژێنەوە، پۆلیس، ئاسایش و ئەو ئەمبوڵانس و ئەو بابەتانی کە هەیە. ئەمە بۆیە ئەم دوو لینە دروست کراوە. ئەمە یەکەم شەقامە کە بەم جۆرە تایبەتمەندیە دروست بکرێت. پانی هەر سایدێک 21 مەترە و ئەستوری قیرەکەشی 27 سانتیمە. بۆیە تا ئێستا ئەم بەشەی کە کراوەتەوە کە لە تاسووجە دەست پێ دەکات تا وەکو تانجەرۆ نزیک ناوگردان و سەرڕێگەی قەرەداغ 5 پرد و 1 بەرزە پرد و 5 ئەندەرپاس و 68 ئاوبەرەی تێدایە کە تەواو بوون شۆفێران دەتوانن بەکاری بێنن. من پرسیاری ئەوەم لە شارەوانی کرد کە ئەو لینکانە تەواو بوون کە لە سلێمانی بتوانین بێتە سەر شەقامی 100 مەتری وتیان کە 3 لینکمان هەیە مافەقەتی بۆ وەرگیراوە بەڵام تا ئێستا تەواو نەبووە. ماوەیەکی نزیکدا ئەوانش تەواو دەکرێت و هاوڵاتیان دەتوان لە شاری سلێمانیەوە بێنە سەر شەقامی 100 مەتری و بە پێچەوانەشەوە بگەڕێنەوە سەر ئەوێ بەڵام لینکەکانیان تا ئێستا تەواو نەبووە. بۆیە ئەمە تەنها ئەم دوو سایدە سەرەکیە کراوەتەوە، سایدە خزمەتگوزاریەکان نەکراوەتەوە بۆ ئەوەیە کە هاوڵاتیان لە کەرکوو یاخود لە دوکانەوە کاتێ دێن ڕاستەوخۆ بچنە سەرم شەقامە و بچن بەرەو تانجەرۆ بۆ ئەوەی وەکو شەقامێکی تێپەڕ بەکاری بێنن. جارێ زۆربەی خزمەتگوزاریەکانی نەخراوەتە بواری جێبەجێکردنەوە. مەقسەم لەگەڵ زەردەژ ڕەفیق وتەبێژی سەرۆکای شارۆنی سلێمانی داکرد باسی لەوەکەوتی تەنها داوای ئەوەمان لە هاوڵاتیان هەیە بە ئاڕاستی پێچەوانەوە شۆفێری نەکەن بەسەر شەقامەکەیە بۆی مەترسی لەسەر خۆیان و شۆفێرانی دەوروبەریشیان دروست نەکەن لەبەر ئەوەی ئەم شەقامە شەقامێکی خێرایە.